ئەچین لای هەواڵێکی ترمان چەندیمانێکی پشتی کامێرای فیلمی فایل یەک بڵاوەکرێتەوە کە کورتە فیلمی فایل یەک بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتە و لە سیناریۆ دەرهێنانی هاوکارمان ئامادەکاری ئەم بەرنامەیەش سۆنیا جەلیل زەنگەنەیە. فیلمەکە بەرهەمی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیە بە سپۆنسەری سەرەکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمە لە ئیسپانیا. ئەم فیلمە بەرهەم هاتووەوە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین بیرەوەرزاهیر وێنەگرتنی باکستەیجی فیلمەکەی کردووە با پێکەوە بینەری بەشێکی کەم لە فیلمەکە و باکستەیجی فیلمەکەت. دەستخۆشی لە تەواوی ستافی ئەو فیلمەکەین، فیلمێکی زۆر جوان و زۆر دڵنیام زۆر باش دەرەچێت. فیلمەکە یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکانی کوردستان، هونەرمەند خانمە ئەکتەر نەرمی کاوانی تیایدا بەشدارە، ڕۆڵی هەیە تیایدا کە هەروەها بە بەشداری چەند کەسایەتیەک یا هونەرمەندێکی دیکە. دوای ئەوەی کە سەرکەوت بەسەر نەخۆشەکەیدا خانمە هونەرمەند نەرمین کاوانی بەشداری ئەم فیلمەی کرد و جگە لەوەش چەند ئەکتەرێکی بەتوانای دیکە بەشداریان تیادا کردو، ئەوانیش تێش و نامێق و هەروەها ژینۆ کەیوان و بنەر ئەبوبەکر، هەژار فەغرەدین، چەند ئەکتەرێکی دیکە. و ئەوەی جیاواز ئەم فیلمە ئەمێ باسی ئەو بکەم پێشکەشکاری دیاری دەستگای میدیای کورسات ئاری عومەر لەم فیلمەدا ڕۆڵی بینیوە و ئەکێکە لە ئەکتەرەکان کە ئەوەی کە بینیتان سمێڵێکی دانابوو، ڕۆڵێکی دڵنیام جوانی هەیە، ئەویش ڕۆڵی بینیوە لە فیلمی فایلی یەکە. لەگەڵەوە شاستافێکی ماندوونە ناس کاریان لە فیلمەکەدا کردو بە ماوەی تەنها 2 ڕۆژ کاری وێنەگرتنی فیلمەکەیان تەواو کردووە. دەستخۆشی دووبارە لە ستافی فیلمی فایلی یەک. جا ڕەوەند منیش ئەمە ئاماژەبەوە بە مۆکو بەشی مەگەزین بەڕاستی شانازی بە خاتو سۆنیاواکەین کە هەمیشە بێگومان کارە جیاوازەکانی ئەنجامیاوە، کاری دەرهێنان، کاری سیناریۆ لەگەڵەوەیە لەگەڵ ئێمەشە هەر بەردەوامی هەیە و ڕۆژان لەگەڵ ماناهیلا کە بێت بەڕاستی زۆر زۆر سپاس دەکەین و بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر خاتو سۆنیا. ئەنجا باشێن